سڵاوی خۆی گەورە لە ئێوە. من هانا حەمە سەبارەت بە پرسیارەکانی ئەوەی فیدباکەکە و یەکەم شت سیستەمی خۆراکی سوودم نەبینیوە بەتایبەت لە خواردنی مریشکی سپیە بۆ ئەوە زۆر بە ئاگا هاتمەوە. لە شتەکانی تریشە سوودم نەبینیوە، بەڵام بە حکمیەوەی من بۆ خۆم تەمەنێکمە و بەرپرسیارەتی بەخێوکردنی ماڵ و منداڵم لەسرە تا ڕادێک هەندێک زانیاریم هەبووە بۆ خۆم، بەڵام زۆر سوودیشم لەوەی ئێوە بینیوە. بۆ سەبارەت بەوەی کە خویەکی باشم لە خۆمە بنیاد نابێ، بەڵە بێگومان پێشتر هەر شتێک بوو، هەر حەزم لە بەرکردنی قورئان بوو، هەر ئەموت حەزم لێە، بەڵام شتەکەم نەئەخستە بواری جێبەجێکردنەوە. بەڵام سپاس بۆ خوا ئێستا یعنی بەهۆی وتەکانی مامۆستا بەڕێزەکانەوە ئێستا توانیوە ئەو شتە بکەم بە خویەک لە خۆمە کە ڕۆژانە کاتێکم هەبێ بۆ سیرکردن و خوێندنی قورئان ئەوە زۆر باش بوو بۆ من. بەڵێ ئاستیشم باش بووە، بێگومان ئاستم باش بووە لە چاو پێشووتر. ئەنجامەکانیش بەڵێ بێگومان کاریگەری لەسرم هەبووە، چونکو پێشتر من زۆر بە زەحمەت توانیومە ینی تۆزێک لە قورئان لەبەرکەم، بەڵام ئێستا باشترم. ئەوە زۆر بۆ من مای دڵخۆشیە. و لە بەرکردنی بینینیەکە من سەرەتا کە ئەوەی یەکەم 4 کاتژمێرێکە من توانیم تەنها 16 دێر لەبەرکەم، بەڵام سپاس بۆخوا ئێستا من لە ماوەی 5 خولەکە زۆر بە ئاسانی ئەتوانم 3 دێر لەبەرکەم. بۆ من زۆر دڵخۆشکەرەیە و جارانی هەرگیز نەمتوانیوە بە 20 شت لەبەرکەم، بەڵام ئێستا زۆر هەوڵەدەم، زۆر باشیشم لە چاوجاران. زۆر سپاس بۆخوا. و ژمارەش عنی بە سیستەمی سەرەکی بەڕاستی شتێکی زۆر باشە، بەڕاستی ئیسفادەی لێ ئەەکەیت، دەستان خۆش بێ. ئەو بڕۆپارەکەش من هەمیشە وتومە یەخوا بە حەڵاڵتان بێ و لە ناخی دڵمەوە دەرچووە و ئیسفادەشم لێ کردووە. ئەستی خولەکەش زۆر باش بۆ، سپاس بۆ خوا. و مامۆستاکانیش بەڕاستی کە ماندوو بوون بەدەستمانەوە و حەقی خۆیان پێداوین بەڕاستی. و هەر کەسێکیش ئەگەر خۆی ویست بێتی سوود ببینە، بەڕاستی سوودی بینیوە. دەستان خۆش بێ، سەرکەوتوو بن، یەخوا هەمیشە بەردەوام بن، هەمیشە لە لوتکەی سەرکەوتنا بتان بینم ئینشاء الله.